کاتی دربێنێ بەرهەمی ساڵێک ڕەنج و ماندووبوونی جوتیارانە گەنمی ئەم ساڵ لە سنووری چەمچەماڵ بەهۆی ڕەحمەتی باران و کەش و هەوای لەبار بە بڕشت و جوانە بەڵام جوتیاران نیگەرانن لە نرخ و بڕی وەرگرتنی گەنم لەلایەن سایلۆکانەوە پێیان وایە حکوومەت هیچ هاوکاریەکی جوتیار ناکات تا بەرهەمەکەی ببێتە هۆکاری بوژانەوەی کردی کشت و کاڵ و ئابووری وڵات. وەڵای گەرم و فەلاحەتی ئەمساڵ سوپاس بخوای گەورە باشە خراب نییە لە ڕووی بڕشتەوە بەڵام فەلاح مەغدورە پارە ناکە وەکو حکومەت هیچ هاوکاریەکی نییە نە لە شیمایی نە لە زەهر نە لە جوود نە هیچ شتێک نیەتی ئێستاش تەنێگەنم دەرەجەیەک بێ 350,000ەکە بەخوایتر لە 300 و لە 280 دیادی 340 فەلا بەڕاستی مەغدورە هیچ شتێکی بۆ نامێنێتەوە فەرموسێ ئەم پیاوە بە ڕێزەکە بڕاکەی 4-5 ساعتە درەوەکە دوو تەنکی تێکردو نیوەی خەرتە لەو مرۆر و جاوگژەیە هیچ شتێک ناکا بووی بەڕاستی حکومەتەکەی چاوکاریەک ناکە کە ئەزانێت ساڵێک با بڵێن توانایی دەغڵ باشە ئەی ژۆکو پێی زۆری ناگرێ و ئەوە سایلۆکەی چۆڵۆ لە پارە مەختە لەبەر تڕێلە ڕێ نەبوو بوەستی. سوپاس بۆخوا فەلاحەتی ئیمساڵ بەڕووی کەشوهەوای دنیا و فەلاحەتەوە زۆر باشە زۆر بژێن و زۆر یعنی دەغڵ و خەلە و خەرمان بەڕاستی هیچ ساڵێ بڕوا ناکەم وەک ئیمساڵ بوو بێ دووش وەک دەغڵودان کە چەنە باشە لە بازاڕە پارە ناکە سایلۆکانی ژۆری ناگرن لە مەسلحەتی جوتیارە نیە بەڕاستی عنی حکومەت بە هیچ شێوە دعامی جوتیار و صاحب مەکانەکان ناکات تا گشتی ئیسفادە بکە و بێتە کۆمەڵێک بۆ دنیا بۆ وڵاتەکە بەرەو پێشەوە بچێت. بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو نۆرەی وەرگرتنی گەنم لە سایلۆکان بە بڕیاری وەزارەتی بازرگانی عێراق بووە بە ئەلکترۆنی ئەمەش پرۆسەی وەرگرتنی گەنمی سس کردووە بڕێوەری سایلۆ چەمچەماڵ ژووردەکاری وەرگرتنی گەنم بۆ پەیام دەخاتە ڕوو. دیارە دوێنێ 11/6/2026 پرۆسەی بە بازارکردنی گەنم لە سنووری پارێزگای سلێمانی دەستی پێ کرد بەڵام پرۆسەکە لە سەرەتاوە بە خاوی ئەڕوا لەبەر دوو هۆکاری یەکەم نۆرەگرتنی جوتیاران بۆتە نۆرەی ئەلکترۆنی دیارە ئەم سیستەمە لە سەرجەم پارێزگاکانی عێراق پەیڕەوە کرێت و هۆکارێکی لەبەری دوێنێ داوامی فەرمی نەبووە ڕەسیدی زراعە نەکراوە پرۆسەکە زۆر بە خاوی ئەڕوا دیارە بڕی گەنمی وەرگیرا و بۆ پار 400,000 بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە 400,000 بەڵام جیاوازی هەیە لەگەڵ پارە ئەویش پار هەموو یەک جۆر بوو و نرخەکەشی یەک جۆر بوو ئەم ساڵ جیا کراوەتەوە داخل خوتە و خارج خوتە دیارە داخل خوتەمە بەسمانەوەیە کە ئەوەی بە 700,000 وەرەگیریە 292,000 بۆ هەموو هەرێمی کوردستان هەرسێ پارێزگاکە و 180,000شی بە خارج خوتەوە تا 500,000 بڕەکان جیا کراوەتەوە و بڕی بەرهەمی ئەم ساڵ دیارە لە چاوپارەوە زۆر باشە چەند قات زیادی کردووە بەڵام جوتیاران ناڕازین و ناڕەزایەتیان دەربڕیوە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە خواروی عێراق. بۆ ئەم ساڵی پڕباران و بەرەکەتی خوایی لە سنووری قەزای چەمچەماڵ بڕشتی گەنم لە 1 تا 120 دەبێت بەڵام بەهۆی کەمی بڕی وەرگرتن لەلایەن حکوومەتەوە جوتیاران بەشێکیان تووشی زیان دەبن گەر قازانجیش بکەن بەرامبەر بە ماندووبوونەکەیان نییە. ڕەوی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.